شارەزانی بواری کۆمەڵایەتی ڕایدەگەیەنن قەیرانی دارایی کاریگەری نەرێنی کردووەتە سەهرێمی کوردستان و بە هۆیشەوە ڕێژەی تاوان و توندوتیژی زیادی کردووە. بەداخەوە لە قۆناغێکای قۆناغەکە زۆر ئاڵۆزە و زۆر نەئاساییە و هەڵکشان و دانشانی زۆرتیایە کە ئەمە کاریگەری لەسەر دەرونی ئێمە دروست کردووە. باڵوێرانیشی تریش لەسەر ئەمە کە هۆکارە ئەینەن هاوکارەوێ لە زیادبوونی دیاردەی توندوتیژی ئەویش قەیرانی داراییە، چونکە کاتێ مرۆڤەکان لە گرفتێکی دارایی قۆڵی وەرئیستەیە بن کە لە وڵاتی ئێمە هەیە، ئەو کاتە لە هەست و سۆز و بیرکردنەوە و تەنانەت ڕەفتار و ئاکارەکانیشان ئەکەوێتە ژێر کاریگەری ئەو قەیرانەوە و بە شێوەیەکی نەگەتیڤ گۆڕانی بەسەرادێت کە ئەمانە هەمووی بوونەتە هۆکاری ئەوەی کەوا دووبارە توندوتیژی زیاد بێ و بە تایبەتیش بەرامبەر بە مناڵان. سەرۆکی لژنی مافی مرۆڤیش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایدەگەیەنێت قەیرانی دارایی کاریگەری خراپی هەبووە و حکوومەت هێرێمیش لە ئەست سەرسەرکردنی و کێشەیەدا لاواز بووە. بەدەخەوە جێ نیگەرانیە کە منداڵێکێکە لەو چینە بێدەسەڵات و ناسکانی کە لە کۆمەلگایە هەیە و ئێستاکە ئەوەی بەدی ئەکرێ و جەنابش ئاماژەش پێکرد کە زۆرترین توندوتیژی دەرهەق بە ئەوان ئەکرێ. بەداخەوە ئەمە لەوانەیە بگرێتەوە بۆ ئەو بارودۆخە سیاسی و ئەمنی و ئابوورێ ناجێگیرەی کە هەیە لە چی لە هەرێمە و چی لە کەرکووکشە و دواتر بۆ ئەوەیە نگرنگی نەدانی حکوومەتە بەم کەیسانە یاخو بە منداڵان و دابینکردنی پێداویستەکانن و ئەمە یاخو ئەو قەیرانە ئابووریش کە کاریگەری کردو لەسەر خێزان بەگشتی و نەفسیەتی گەورەکان هەندێک جار هەیە کەسان بۆ دەرکردنی ئەو تووڕەیی کە ناو ناخیانە پەنا بۆ کەسانی لاواز ئەبن لەژێر دەستیانە ئەوش کە منداڵ لاوازترین ئەندامە لە کۆمەلگادا کە پەنای بۆ بەرن و ئەو توندوتیژە دەکە لە ناخیانەیە ئەو دەرونیە لە بەتاڵیکەنەوە. وەک توێژرانی کۆمەڵایەتی و ئابووری ناسان ڕایدەگەیەنن لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ڕێژەی ڕووداوەکانی توندوتیژی لە کوردستان زیادیان کردووە و ناوچەجێناکۆکانیش بەدەرنەبووە لەو کێشەیە بەو پێی بەشێک لە کارمەندانی کەرکووک لەسەر میلاکی هەرێم موچە وەردەگرن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.